بەڵام بژاردەی کەمکردنەوەی پرۆگرامەکانی خوێندن لە ئەنجومەنی وەزارەت بە هیچ شێوەیەک هیچ بەڕێزێک هیچ مدیر عامێک لەگەڵ یا ڕەزامەند نەبوو. من بۆ خۆم لە 25 یەکەم بابەتەم لەگەڵ هەموو ئەندامانی ئەنجومەنی وەزارەت بەڕێوەبەرە گشتیەکان ڕاوێژکارەکان باس کردووە. ئاماژەمدا بەوەی کە ئەم ساڵ قوتابیەکانمان گرفتێکیان هەیە بەوەی کاریگەری کۆرۆناوە لە ساڵانی ڕابردوو ڕەنگە مامۆسای بابەتەکان هێواشتر بڕۆن یان ئەگەر بیانەوێ بابەتێک شەرح بکەن پێویستە بنەمایەکی پۆلی 11 و پۆلی 10 بۆ قوتابیەکە جارێک دیکە شەرح بکەنەوە کاتی زیاتریان پێوێ. هەموو ئەندامانی ئەنجومەنی وەزارەت تێگڕا بە ئیجماع کەس لەگەڵ کەمکردنەوەی مەنهەج نەبووە. وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی ئەمەی داوەتەوە کە ئەو مامۆسایانەی کە مامۆسای میلاکی وەزارەتی پەروەردەن بەڵام لە بەشەوانی خۆیان زیاتر بەشەوانە ئاڵێنەوە پارەی وانە بێژیان بۆ ئەو بەشەوانانە بۆ خەرجەکرێ. تازە نووسراوەکەمان بەدەست گەیشتەوە و هەروە ئاراستەی گەنجینەکانیشان کرد. هەموو دانانێکی مامۆسایانی وانە بێژ بە ژوێرەی ڕێنمایی ژمارە 14 ساڵی 2021 وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانە بێت کە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پەروەردەدا ڕێژراوە. ئەوەی ڕێنمایی ڕێگەی پێ بدا ڕێگەی پێداوەیش ڕێنمایی ڕێگەی پێنەدا بە دڵنیاییەوە حەسب تعلیمات نییە و ڕێگە پێدراونە. سەبارەت بە ئەوەی کە چەند قوتابخانە بە سیستمی غەیری کوردیە خوێنێ لە کوردستانە ژمارەیە قوتابخانانەی کە بە سیستمی غەیری کوردیە خوێنن لە 420 هەتاوەکو 425 قوتابخانە و باخچەی منداڵانە لە کەرتی حکومی لە کەرتی ناحکومیەوە ئیندیکە ئەمیان بە زمانی کوردی و بەشێکیشان 122 قوتابخانەمان هەیە کە بە زمانی عەرەبیش خوێندن تیاکرێ. بەڵام ئەو 420 تا 25 بە حکومی ناحکومیەوە ئەوانە بە سیستمی ئینگلیزی خوێندنەکەن. تەواوی دیکەی قوتابخانەکان بە سیستمی خوێندنی کوردی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانە. لە خانەقین حکوومەتی هەرێمی کوردستان گرنگیشی زۆری داوە بە کەرتی پەروەردە. دەتوانم بە داتا پێت بڵێم ئێمە ژمارەیەکی کەمی قوتابخانەش هەیە بەڵام ژمارەیەکی زۆری میلاک و مامۆسا و موچەخۆری بۆ ناوەندەکانی خوێندن لە خانەقین دیاری کردووە. ڕەنبێک گرفتێک هەبێ گرفتەکە ئەوەیە کە بە جۆرەی یاسا لە لای ئێمە لە سیوێکی 12 منداڵ وەردەگیرێ لە حکوومەتی فیدرالی هەتاوەکو سیوێکی 1 منداڵ وەردەگرن. هەندێک لەو ناوچانە منداڵەکان کە تەمەنیان با بڵێن لە سیوێکی 12 ترازێ بۆ نمونە 6 1 7 داخەنە قوتابخانە عەرەبیەکان. ئێمە بەرنامەیەکمان داناوە کە بۆ ئەم ساڵ پێداچوونەوە بۆ خاڵا بکەین سەبارەت بە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بۆەوەی کە بتوانین لەو ناوچانە ئاسانکاریەک بکەین و ڕووکردنە خوێندنی کوردی لەو ناوچانە قوتابخانە کوردیەکان زیاتر بێ. بەڵام پاڵپشتێکی تەواوی خوێندنمان لە خانەقین و ناوچانەی دیکەش دووسخورماتوش کردو.